سەبارەت بە ڕێکەوتنی داهێنەکان بۆ پێکەنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەروەها یەک تیم کارکردنی کورد لە کەرکووک لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان کردووە. بەڕێز حەسەن مەجید بەخێر بێت. کاک حەسەن بەخێر بێ. پیرۆز ئەمڕۆ سوێندی یاساییتان خواریتر بوون بە ئەندامی ئەنجومەن و سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. چی دەکەم بۆ کەرکووک؟ سپاس بۆ کەناڵ 24 خۆشەویست. ئینشاءڵڵا ئەو بەڵێنانەی کە وەکو بەڕێستانتان ئەمڕۆ ئێمە سوێندی یاساییمان خوارد لە کۆی 16 ئەندامی ئەنجومەن 15 ئەنداممان ئامادە بوون. سوێندی یاساییمان خوارد تەنها ڕاکان سەعید کە پارێزگای بە وەکالەتی کەرکووکە ئەو ئامادە نەبوو، هۆکارێکیشی لای خۆیەتی، بۆیە ئێمە بەڵێنی ئەوە ئەدەین کە دەوری ڕقابی خۆمان چاودێری بە وردی چاودێری تەواوی دام و دەستگاکانی شار بکەین و لە هەر شوێنێکدا پێویست بێ ئێمە ممارەسەی دەسەڵاتی خۆمانەکەین بۆ ئەوەی کە بتوانین لەو شارەدا خزمەت بە تەواوی پێکاتەکانی شار بکەین و هاوسەنگی لە نێوان پێکاتەکاندا دروست بکەین، چونکە معلومی جەنابتانە لە پێشتردا بە پێی پێویست ئەو هاوسەنگی ڕانەگیراوە، بۆیە کاری لە پێشینەی ئێمە جگەلەوەی کە دەوەستینەوە لە بەردەم ئەو گەندەڵکاریانەی کە ئەنجام بدرێ یان ئەنجام درراوە و هەروەها هەوڵی ئەوادەین کە هەلی کار بۆ گەنجەکانمان و نێشتنی بێکاری بەڕاستی لە نێو گەنجانی ئێمادا لە ناو شاری کەرکووک زۆر بەرپایە، بۆیە هەوڵی ئەوادەین کە بتوانین وەکو تیمێک لە کەرکووکە ئەو کارانەیان ئەو ئەرکانی لەسەرمانە جێبەجێ بکەین و خاوەنی ئەو بەڵێنانە بین کە لە کاتی هەڵبژاردنەکانە بە خەڵکی خۆمانمانداوە. بەڵێ ئەم ڕۆیای کارکردنەتان پێتان وایە توان کارێ بکەن کەرکووک بگەڕێنەوە بۆ پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر؟ ینی بۆ وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت دوو بەشە. لە ڕووی ئیداریەوە ئێمە وەکوتم هەوڵی تەواو ئەدەین بۆ ئەوەی کە بتوانین هاوسەنگی لە نێوان گەڕەکەکانی شار لە نێوان گوندەکان ناحیەکانە دروست بکەین، چونکە تا ئەم بەروارەی کە من لە خزمەت ئێوەم بە پێی پێویست دەتوانم بڵێم ئەرکەکان یان با بڵێن کارەکان بە هاوسەنگی دابەش نەکراوە و ئێمە بەڵێنی ئەوە ئەدەین کە بتوانین بۆ تەواوی کوچە و کۆڵانەکانی شار بۆ هەموو گەڕەکەکان بە هەموو پێکاتەکانەوە ئێمە بتوانین کاریان بۆ بکەین و بتوانین ئەو دۆخەی کە ئێستا هەیە گۆڕانکاری بەسەر بکەین. خاڵی دووەمی بابەتەکە کەوتم دووتەوە لەخۆیەکرێ لە ڕووی ئەمنیەوە. لە ڕووی ئەمنیەوە پێداگیری تەواو دەکەین بۆ ئەوەی کە بتوانین دەسەڵاتی ئەو شارە یان با بڵێن لە ڕووی ئیداریەوە تەسلیم بە پۆلیسی شار بکرێ بۆ ئەوەی کە بتوانین ئەو دۆخی ئەسکەرتارێتیە هەیە تا ڕادەیەکی باش بتوانین کەمی بکەینەوە و دەسەڵات بدرێتە پۆلیسی شارەکە. زۆر باشە. کاک حەسەن، خەڵکی کەرکووک بە تایبەتی گشتی هەرێمی کوردستانیش چاڕوانی ئەوەیە کە پارتی و یەکێتی لە کەرکووکە یەک تیم بن، پێکەوە کار بکەن دەست لە ناو دەستی یەکتر بۆ خزمەتی کوردانی کەرکووک یان بۆ خزمەتی کەرکووک بە شێوەیەکی گشتی. ئەمڕۆ بەڵێنتاندا کە بە یەک تیم کار دەکەین. ئەنی ئەم بەڵێنەی ئێوە دەبتە ئەمری واقع لە داهاتوودا دەتوانن بە یەک تیم ئەنی ئەو غەدر و ستەم و تعریبەی کە لەسەر کەرکووک هەیە نەهێڵن خزمەتێکی باشی کەرکووک بکەن؟ سپاس. حتمما ئێمە ئاماژەمان پێکرد. ئەستش من بە بەڕێستان ڵێم هەر کاتێک کورد لە کوردستان یا لە بەغدا یا لە کەرکووک یەک دەست و یەک دەنگ بوو بێ حتمما نەتایجی باشی استنتاج کردووە لەو یەک ڕزیە. بۆیە ئێمە هەوڵی ئەوە دەین بە یەک تیم کارەکانمان بکەین، چی ئێمە چی لەگەڵ برادەران وەکو کورد یەک تیم بین و لەگەڵ نەتەوەکانی ترش. ئێمە لە بیرمان نەچێ کاتێک با بڵێن پێش ئێمە مەجلیسی مەحافەزەی پێشتر یان ئەو برایانەی کە پێش ئێمە لە ئەنجومەنکاریان کردووە لە کۆی 41 ئەندامی ئەنجومەنی شار ئەندامی ئەنجومەنی مەحافەزە 26 لە لستی برایەتی بووە. ئەو کاتێش توانم بڵێم مڕاعاتێکی تەواوی پێکهاتە و نەتەوەکان تر کراوە
و بە تیمێکیش کار کراوە یەک تیمی کار کراوە ئەتوانم بڵێم ئێمەش بەڵێنی ئەوە دەین کە لە قۆناغی ڕابردووە ئەوانەی کە تا ئێرە ئەوان هێناوێنە ئێمە بتوانین قۆناغەکەت بینە سەر بە شێوەیەکی باش و ببینە جێی ڕەزامەندی خەڵکی یا با بڵێن جادەی کەرکووک کە ئێستا زۆر بەوردی چاودێری دۆخەکەکەن ئەگەر یەک تیم نەبن دەتوانن داخوازیەکانی کورد جێبەجێ بکرێت من ئاماژەم پێکردوتم هەر کاتێک ئەگەر لە هەر دانوستاندنێکە لە هەر کارێکە دەستە جەمعی لە هەر شوێنێک هەبوو بێ وەکو کورد دەستە جەمع بوونە پێکەوە ببێتین ئەتوانین بڵێن سوودی باش و ئیسفادەی باشمان بۆ خۆمان و بۆ گەلەکە و بۆ نەتەوەکە و بۆ شارەکەشمان کردوانە بۆیە ئێمە هەوڵە دەین لەگەڵ تەواوی پێکهاتەکانی ئەو شارە جارێکی ترتاکی دیەکەمەوە لەگەڵ برا عەرەبەکان لەگەڵ تورکمانەکان لەگەڵ مەسیحی و ئەو ینی با بڵێن پێکهاتەی شاری کەرکووکە پێکەوە دەست لە ناو دەست بتوانین کاری باش بکەین چونکە کەرکووک بەڕاستی پێویستی بەوەیە کە کاری جدی ئەوێ ناهاوسەنگی هەیە ینی جەناب لە پرسیارەکە ئەوەتە ئاراستی من کرد کە من دەمەوێت بە جەنابەت بڵێم ئەگەر وەختێ ئێمە یەک ڕیز بین بەڵێ ئەتوانین ئەو نائەدالەتیانە لە بواری پەروەردە لە ساڵی ڕابردووە 2023 حدودی 17,000 کەس دامەزراوە من تەسەور ناکەم بگاتە نسبەیەکی زۆر کەمی کوردی تایە نسبەیەکی کورد بە هەمان شێوە لە پۆلیس بە هەمان شێوە لە پۆلیس کە نزیکەی 3500 کەسێک دامەزراوە بەشێکی کەمی تێدا کورد بوو بۆیە ئەگەر ئێمە یەک دەست بین یەک دەنگ بین ئەتوانین ئەوە هاوسەنگیانە بگەڕینەوە پرۆسەیەکی قورستان لە پێشە تو پۆستی گرنگ لە کەرکووک یەک لای نەکراونەتەوە یەک سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دۆش پارێزگاری کەرکووک وەکو پێکهاتەی کورد ینی سیناریۆکان چین لەگەڵ عەرەب یان تورکمان ڕێک دەکەون بۆ دانانی سەرۆکی ئەنجومەن و پارێزگار ئەنی ئەم قسە و باسانە چین ئێمە لە پێشەکیدا دەڵێم هیچ کات ئێمە تەحەفوزمان لەسەر هیچ پێکهاتەیەک یان هیچ تەرەفێکی سیاسی سەرکەوتوو لەو پرۆسەیەدا نییە بەڵام حقیقەتێک هەیە بێ ئێمە ئەوە بڵین زیاتر ئەو حیوار و لێک تێگەیشتنانە ئێلینەوە بۆ سەرکردایەتی سیاسی خۆمان تەواوی حزبەکان چونکە ئەگەر پێویستە ئەو ڕێککەوتنانە بەڕاستی لە دەرەوەی بینایی مەجلسی مەحافەزە بکرێ تا ئەوان ئەگەر ڕێککەوتنێکی هیچ نەکرایە هەنگاو هەنگاو بۆ نهاتووە تەوجاتی حزبی کە پشتگیری ئەملانە نەبکەن یاخود کێ دەبێتە سەرۆکی ئەنجومەن کێ دەبێتە پارێزگاریان کێ مڕەشەحە یان قسە لەسەر کێ کراوە تەسەورەکەم لە ڕۆژانی داهاتوودا زیاتر با بڵێن عەرەبەڵێ حراکی سیاسەکە یان حرەکی سیاسەکان زیاتر دەست پێ بکەم فەوزات و لێک تێگەشتنەکان زیاتر دەست پێ بکە بۆەوەی کە ئێمە هەموو جارە تاکیدمان لەسەرەوە کردووە و هەوڵی ئەوەش دەین کە کوردێک کی خاوەن تەجروبەی باش بتوانێ بکەینە پارێزگارێک بۆ شارەکەمان تا بتوانێ خزمەتی تەواوی پێکهاتەکان تاکی دەکەمەوە تەواوی ئەو پێکهاتانی شار بکات بەڵێ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس مامەدەبێت سپاس